پرۆژێکمان ڕێخستەوە بۆ مناڵان بۆ ئەوەی کە هەمویان پێکەوە بێن لەسەر ئاور ئۆف کۆدیشکەن واتە کاتژمێرێک بۆ کۆدکردن لە عالەمە ئەم پرۆژەیە کراوە یەکەم جارە لە کوردستانە کە ئێمە بە فەرمی کۆنتاکتمان بە شەریکەکەەوە کرد شەریکەکە پێیان خۆش بوو کە ئەم ئیڤنتە لێرە بۆ یەکەم جار بکرێ مناڵەکان یەن بۆ ئێرە زمانێکی نوێ فێرە بنەویش زمانی کۆمپیوتەرە بۆ نمونە پار سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما عینەن ئیڤنتی لە وایت هاوس کرد بۆ مناڵانم لە عینە کاتە خۆشی لەگەڵ مناڵەکانە ئەم ئاور ئۆف کۆدەیە کرد. یاریکردن خۆشە ئێستا هەمووتان ئایپاد کۆمپیوتەر و بە تەلەفۆن ئەم ڕۆژە درێژایی ئەم کاتژمێرە لەوەی چەند